بلەگیان بە ساقە بم ئەزانی چی بە مامە عوسمان بڵێ هەر چۆنێ بێ ئاسیان باتەوە ئەزانی چی خاڵە بکرد خۆ ئەگەلی و باوکم بەکرد قسەکردن نە یەک تو ڕێگە جامانەکەی سەری بینیوە خۆ ڕێگەڵ مەنجڵی بخوارە ئەو دوو کاڵ لێ بەرزەبێتەوە چی ئەڵی بۆ دەکەم وعدی پیاو فالودە بۆ کڕم ئەو بم بۆ بازار ئەو بم بۆ مەدینە العاب جا هەروە بێتەوە بم بۆ سینە نانە بۆ سینەما و نابم بەخوا بە کەرشی سینەمانە هیچکەمانکەی بە سینەما ئەزانین چی خاڵە بەکرد سینەماوانی چی بۆ بەکەڵکی سینەمانەیە بۆ خۆم سینەما یەکی نەزانە حاڵی خۆ زۆر جوانە جارە ئەسڵەن تۆ بەکەڵکی یەک مەجلیس نایەوە و درۆ کردووە بەسەری بلە خۆ من درۆم نەکردو ڕۆڵەوە هەمووی قسەی خۆشە ئێوە پێ بکەنن ئیتر وعد بێ بە وعدی پیا و بلێتت تاماوم قسەی خۆشیشان بۆ داکەم ئەوە تا دنیا نزیگە 2 دەفتە دلار زەرریال لەو قسمانە داماوە خۆ ئاگای لێ خۆ بوو بینێ پارچە پارچەتەکە ماڵاوە بێ کورجا بلە گیا من چوزانم وەختی خۆم قەندەهارە پیاوێکی زۆر پیاوانە بوو باوکی بەڕەحمە بێ عینەرچەت بوو چوزانم ئاوا خوێڕی دەرچۆ بلە گیان بەخوا بێ ئاسیاییدارە ناکەم وەڵڵا باوک مەڵێ با بڕاکەیفی خۆی ژنیشکە بێنێ راقە بلە گیان بە ساقە مژنی چی بێنم وەڵڵی زۆر خەتەرە ژنیکە بێنم تەحمل ناکەم بە مەیلی ئاسیا جگەرکە بە ئەگەر ڕاستەکە ناسیان بۆ بێننەوە ئەگە درۆکەن وازم لێ بێنن بلە گیان باشە بلە گیان درۆ مەکە درۆت لێ نایە تازە ئاسیا بە کەڵکی تۆ نایە ئەرێ مونێرم لە دووری ئاسەبووی بە شاعیر عیب ناک ئەرێ تۆ بە شەری قساکەم تێگەی یعنی عیب حرمەت ئاسیا گیان چەنە بیرەکەم بیری کوبەکان تەکەم بیری کفتەکان تەکەم بیری شفتەکان تەکەم ئاسیا گیان وەڵڵای خەریکە سوێمە بێتەوە بۆ ئەو قسەکە چیە کرد کەس نەوەزان جۆش زرنگاوەتەوە کوورە من بە چای خۆم بیم هەتوی فێری درۆ نەبی وەکو بەکرد لێ بەخوا موو بە قشتەوە نامێنێت هەوەکو بەکرکە چەڵە بم ئارە وەڵا جا چەند ناسینە ناو بڵێ بێت و پێڵە بلە کوونە درۆ واش بەم نەڵێ ئارە وەڵا جوانە من هەیبەت و کێ بوو ئەوە وەڵی باوکە خاڵە بەکرد ئێ ئەمرە من پێم نەوتی قسەی لەگەڵامەکە لەگەڵەوە تیوە داوای لێ وەرنەکەم باوکە بەخوای تر ئەزانیت چه پانگێکی پێیان 2 دەفتەر دۆلاری بۆ من ناوە بە ئاڵتون ئەوەتان ئەفتەکە دزیوەستە بەخێر بێتەوە ئەمە هەمووی فیتی بەکر بوو قسەی لەگەڵانەکەی بەخوا بەشەق ناوسکە بچڕێنم ئەخزانی باوکە جوڵێکی قسم لەگەڵ داما دەستێگر بەگریان زۆر بەزین بیاتەوە با بەگری کەریوە ئەو بەشەرە ئەها تووشی چه بەزمێکی کردم چه زەرەرێکی لێیە ئەزانین چیە دەستی گر بەگریان ئەمری نێمە لە خۆش قسەم پێوت لە دووری ئاسیاواکەوە نیاڵێ ئەبێ ئاسیان بەنەوانی و بگەڕێمەوە ئەو شتانە کورە دەبا بۆ خۆی هەر چەنە بار هەر ڕێسێت هەر جوابیشی نەیتۆم جاران تەلەفۆنی کەنە دایخەم بەسەریانە بابە دەردی تۆڵی ئەڵێم باوکە شتێک هاتۆ بە خیاڵمە شتێکم دۆزیوەتەوانێ هەچکە تۆ قساکی منە ترسم شتێک هاتۆ بە خیاڵما کەتنێکیکە نەنیتەوە بۆ من باوکە هەتاسە درۆ لەم بینیوە هەتاسە کەتنێکە لەم بینیوە ئەشەمیل کورە بابە تۆ هەموو ژیانە مشکلی بۆ من ئەزانین چێ باوکە چییە چێ نیاز چی تێ نیازی ئەومەیە قەندەهار دۆزمەوانێ لە ڕێگەی من بەبێ عەقڵ زانیا خۆ احترامێ بۆ تو باوکە ئەوە بە زەلامی عاقڵ نادۆزێت سەبە کەریکی وەکو تۆ باوکە جاڵێ قسە لە عەقڵیان لە شێت تۆ قیچەکەم جاران تاقیکێرەوانێ چێ ناڵشتەکە سەر ناکرێت ئەخە چۆنە ئێمە حاڵی چۆنی دۆزی وەڵی لە ڕێی شتەوانێ لە ڕێی شێکەوان دۆزیمەتەوانێ و ئەچم بۆ لە شێویەکە تۆ هینە بەناوی هینەوەیە جەمال بەراز بەراز نا مە بەس بەراز نییە لە قەبەقی بەرات جەمال بەرازە کورە بابێسە خوازانێ و کابرای کەوتەتە کوێوە کورەوە ساختە چی ئەسڵەکان و بە شەرەفم باشە بەراز هەر عەرزە دەڕم قەبل لەژێ عەرزا بێ قەنەهات نا باوکە ئەوە زەین چێ متابعی فەیسبوک و ئەنتەرنێتۆمانم کرد ئاخە چۆن چییە ئەمە وەڵا باوکە ئەوە کابرایە کە ناوی جەمال بەرازە کور من بەراز بینیم هەر عەرز هەڵەقەنێت ئەمە چییە چ کارەیە بەرازە وەڵی باوکە ژانەوەی ڕاستی بێ مافیا بۆ شوێ باوکە بۆ شوێ لە پیاوی چابە تووشی مافیاوشتوان مەکە کاکە من لەگەڵ مافیا بۆ من ناکرێت بە قورئان چاو بسکات و اعترافەکەم بەس بزانێ باوکە تۆ بۆنە بەخیرەتی باوکە تسم شتێکە کردبێ نەوەڵڵا اعتراف لە ترسا اعتراف ژیان خۆی چم نەکردووە خوارۆڵە باوکە حەز لە خوشکوشتی و جەمالە نەکردبێ ئەدەب سێز من بۆ ئاخر من هەر نایناسم ئەو زەلامە هەرچەنە من قەنەعەتم پێی نییە بەمە بەڵام بڕ ئەزانین چێ باوکە لەگەڵ ڕێز و حورمەت مەکە باوکمی احترامت هەیە بە وەڵای تۆ مێرولیشی مێ ببینی دەچی بەسەرەوەی حەزی دیەکی لەگەڵ ڕێز و حورمەت باوکە کاکە من لە ڕوون بەلای مۆزوعەوە
بەشوە مەخوا کاکە جەمال عقڵم نایبڕێ عقڵم نایبڕێ بەس هەر بڕۆ کاکە من ئیشی تیاکەم ئیشی ئەمە عەقڵ ئیشەکە کورە عقلی چی دەبڕۆ ئیشنێ سەلام ئەم بە درێژ نەبیت باشە ئەم هەتیوە ئاخ چیم بەخۆم کرد شەڵا بە قسەی تۆم کردایە بەکرد ئەی کە پەشیمانم خۆم کرد بە قوربانی بۆ براوبرازە ماڵی خۆمە وێران کرد هەی بیری قسە خۆشەکان دەکەم بیری ماڵەکەمەکەم چەند ساڵە ماڵەکەم ئەلۆ ئەلۆ بەکر گیان چۆنی بە ساقەو بم ئاسیا گیان چۆنی بە ساقەوە بم بە قوربانم بەکر گیان وەڵڵا من باش نیم ئەی تۆ چۆنی بۆ بەخوا مەڭە و بیرەکەم ئاسیا گیان خەریکە سوێمە بێتەوە بەخوا بەکر منیش وام بیری ماڵەکەمەکەم بیری تۆکەم بیری قسە خۆشەکان دەکەم ئەی کە پەشیمانم بە قسەی تۆم نەکرد بەکر ئەی چی بۆ عوسمان ڕازی نەبوو بێیتەوە نەبەخوا ڕازی نابێ بزانە تۆ چیم کرد بەکر ها ڕازی نابێ بە هیچ شێوەیەک ماڵی منیشی وێران کرد من چی بکەم کاکە گیانەمەی خەتە ئەو قەنەهارە پیسە بوو من چوزانم وەختی خۆی ئەخلاقی زۆر باش بوو چوزانم ئەم ئەخلاقی هەیە دزیەکە ئەخر خۆ ئەوە باشە تە ببوونەی قەندەهارە چییە بەوەی ئەوە منیشی بە پەنگا ها ئەمە چی بوو تۆ کردێ بەکرگیان گیانی بەکر بەلێ تۆ بیری منەکەی ئەرە بەو خوا ئاسیا خەریکە سوێمە بێت و کورە بیری هەموو شتەکان دەکەم بیری دەم و چاوەکەم بیری و قژە زەردە دەکەم خاو کورە بیری و قەو باڵایەکە مەڵی بتڵەخازی چی بتڵەخازی چی ئەفو ئاسیا گیان مەتر و هەشتایەڵێ سوورە چناری بە ساقە بم زۆرە بیرەکەم بە ساقە بم بەکرگیان هەر قسە خۆشەکانێ ماوە زۆر بیر دەکەم زۆر هەلو ئاسیا گیان ئاسیا دەخرێەوە بەکر بەلێ پوراسە بڕۆ لە بەساقم چیتانەوێت چیتانەوێت لەگەڵ بەکر قسەتە کرد چی بوو بەکە پێشتەکە میسیوتەکە بەکر بەسڕا بێرن خوا ئەوەت خۆشوێت بەخوا بۆ ئێوە ماڵی خۆمە وێران کرد باشە حەزی لە کوێ کردە پوراسە بەسە ئیتر سەری جوان هەڵی قۆری شوشێ یاخوا تۆ یەکێکی وای ئاوا بێ بە توشتەوە بێ مەمنونیش بیت ئەوە ڕازگۆ باشە پوراسەمە تووڕابی قسەی خۆشی بۆ کردن باسی چی بووە کردی خاڵم بەکرد بەس بڵێ درۆ وڵی هەمووی قسەی خۆش و سوحبەت و بۆی خۆشی ئێوە وایەوت دەمێکە قسەی خۆشی هەفتاکانی بۆمان باس نەکردووە پوراسە مناڵەکان قسە بکەم لەگەڵ کاکەم با بڕۆمەوە منیش حەزم لە ماڵی خۆمە بیری ماڵەکەکەم بیری بەکرەکەم بیری قسە خۆشەکانیەکەم ماڵ هەر ماڵە خاڵە بەکریش دروستە بێتەوە ئەو نادانێکی تر سەیری کاکەم هاتە وسبە سلام علیکم علیکە سەلام وڵات کۆمپانیایەک لە یا ماڵی ئاوا بێ ئەرزاقی تەوزیعەکەت بەسەر فەقیر و هەژارە ئێتر باش بۆی کیلوێشم بەرکەوە دنیا وای لات کۆمپانیا خێرمان پێ بکە باشە باڵکە بۆ وەرەگرت ڕۆڵە قەیناکە بە قوربان خۆمە ئیفلاسمان کردو لە سایی سەری بەکرا بەکر کوونە درۆ هەردوو دەفتەر دۆلارم هەبوو یان بە ئاڵتونەوە تەتیوە دزیوە بەخێ بێتەوە دەڕۆ خۆ زۆر نێ بەشی تشریبێکی بلێ ئەوە بۆ بی ئاسیا بۆ بەکر خوا عیب ناکەی بۆ بەکرێکریت بۆ کێ ئەو کوونە درۆیە کوربانەوە ئیفلاسی پێکردین ئەوە وێرانی کردین ماڵی ژیانی لێ تێگاین وەڵا ئاسیا بە قسەی برای خۆ دەگەی فرسەتە شوێکی تەڕی لێ بکەرەوە وەڵا کاکە تۆ زۆر بۆ پەیاکە نۆری بنە تازە کێ منیەوێ ئەخ بەشوو نەکەیتەوە بە یەکێکی درۆزن دانەیەکی ڕازگۆڕ ڕێک و پێک ئاوا با تۆزە عەزەڵات و تووشی هەبێت غازێک بە پەتێک هەڵێ کاکە 8 ساڵە قارۆنجێکی بۆ دروست نەکراوە کەریوە بووکیاگری کاکە وانی بەخوا بەکر زۆر کوڕی چاکە ئەوە چەند ساڵە لەگەڵتانە باسی بەکر بکەیت ئەزانێکی خوازانە چیتان پێکەم ئەمرتان نەمێنێت چەنە لوشکە لوش بۆ بەکرەگری بەکر تەڕەماش
گوناحی شەبێ نەکەوێت قسەیەکتان کردە قسەیە بکەن لەگەڵ کاکەم قسەی چی بکەین؟ باشەمە بلەشێت بۆ وەستاوە لێرە با بچمە حواڵێکی ئاسیای لێ پرسم بلەجیان خاڵە بەکر بەکولی قوربانە بم بۆ شەرەفم بۆنی ئاسیا ئەڵم شتێ بڵم عاجز نابم جارێ هیچ مەڵی ئاسیا چۆنە بەخوا باش عوسمان گیان باش هەمیان باش بە قوربانە یاخوا باش ئەوە چیەکی ڕۆژە لە وەڵڵای زانیی خاڵە بەکە چاڕانی تەکسی مەکرد هەچا تەکسی لێرە کوڕی باوکم بۆ نایشتە سەر جادەکە لێ هەزاران تەکسیە خە دەزانانی چی خاڵە بەکرد بە خاڵی پاری زیاتر لێسەر وتم ئێرە چۆڵەوانی کەمترە ئاوا عقڵم ئێدە باشە ئەی نیازی چی و هەیە وەڵڵای خاڵە بەکرد ئەوی ڕاستی بێت بە تەمام چم ئەو کابرا بدۆزمەوانە ها قەندەهار یعنی تۆ بچی قەندەهار بدۆزیتەوە وەڵاو بە من ناکرێت ئەو غیرەتەم نییە و شوێنێک شارەزانیم بەڵام ئەڵەن کابراایەکە ناوی جەمالهینە جەمال بەراس لە فەیسبوک گوشتا دۆزیمەوانە ئەڵەن چ پیاوێکە ئەنجا بە تەمام چم بۆ لای ئەو جا شوێنەکەی زانی شوێنەکەی بە عینوان و لە فەیسبوکەوانە دۆزیمەوانێ جاڵم بۆ نای دەکەم وڵای خۆم غیرەت بلە تااقەتی ئەو شتانم دیە خۆم مەراقمەیە خەفەتم هەیە کاقە گیانە نای لەگەڵما واللهی نازانم ئاسیات بۆ یێنمەوە خوا دەگونە وعدی پیا منیش ئادەوە بڕۆ بە قوربانەکە بڕۆ مادەم ئاسیاتێکە بڕۆ سەر چاو سەرکەوە بڵێ گیان ئەرە ڕۆڵە بڵێ ئەم جادێ بێ لێمان تێک نەچووە خاڵە بەکرجان چۆن لێم تێکە چگاکە دە تۆ دێک تۆزکە بڕۆ پێشوانێ بەشمە مەخوابی تاژید بەهەی دۆزی ئەرە ڕۆڵە تۆ لە بەیانی و منە خوێنیتەوە بۆ خاتری خوا دەلەکوێ با بڕین و نەجاتمان بێ زانیی خاڵە بەکەڵگە ڕێز و حرمەتمە سرم لێ تێک نیە با خۆم بیدۆزمەوانێ باشە فەرمودی باشە ئەم کوڕە ناوی چییە بۆ پێڵێن نهین ناوی چییە ئەم جەمالە بەراس باشە بۆ پێڵەن جەمالە بەراس ئەوە زانین چێ خاڵە بەکراون کاتی خۆی یەکزوو چاچووە بۆ ڕاو بەشەو بەرازی ڕاو کردو خواردوێتی جا ئەو داماوە لەو کاتۆ بەرازەکەی خواردووە ئێتر ئەو ملی زۆر ناژوڵێنێ ئەوم لاولا ناکە تا حرەکەی بەرازی گرتوەوەڵە ئەڵم خاڵە بەکرد ئەلم فەرعو بۆ لانایی ئەبڵێ ئەوە بێ بەخوا تۆزە گومانمێ ئالێرابێت ئالێرە و لابە حەبزانە ئەمە عادی ئەمەیە عادی دیدانە ئەمە کوڕە ڕۆڵەوە داخراوە تۆ یەک دەقە ئەوەنی خاڵە بەگرت ئەوە نییە تو بۆ هەشتی پێش ئەلیا بەژێ دابنێ پێشە بەک بۆ دووەوە دانەوە بۆ پێشەوە نابێت کاکەبووی ڕووگەێنێ پێشوانە هیچ نەبزانین شتێکمە بۆ ئاین بێت خوا تۆ تووشی بەڵای خاڵە دەبڕۆ بۆ نووسان و تەمە سیارەکەی منەوە دەبڕۆ شێت مەکەن بە قورعان بە بلەو بۆ سایەکە خەریکە شێت مەکەن زانیی خاڵە بەکە تۆش لەتی ئاسیا و درکۆتەوە خۆ ئەگەلی ئەگەل و دنیا نەما وەرەی چی بکەم بەو خوایە بلە ئەمەngەی بیرەکەم ئەمەngەی بیرەکەمی ئاسیا بەو خوایە خەریکە زۆر تۆ سەریش ئەو کەبابخانەیە بە ئاو دەتۆ بچۆ بۆیە دەتۆ بچۆ بەخوا من تۆزە گومانیشم لەوێ هەیە ڕۆڵە داخراوە یەک دەخە کورە کوڕی باوکەوەش داخراوە ئەوە نییە ئەوە داخراوە زەلام هەل لە دوکانەکە شانی بە قورعان هەتی تۆ من شێ دەکە کاکە وەڵی دا بەجێ هێڵموە ڕۆ کاکە بەجێم دە تۆ تووڕەمە بە کاکە سای دۆسینەوە دە تۆ بڕۆ بڕۆ بەشیشکە دانێ ئەرەم هەموو بەگەتیە ڕۆڵی جازم پێ دەرەهێنی چی بۆ خاتری خوا خواکەوەزم ئەم ڕۆلەکە تۆە بخواگە لە پێشەوە نبین مەگەر بە بەگا بڕێ ئەی چی بکەم تۆ ئەمە نییە ئەوە نییە ئەمە چۆن گیرم خوارد خوای وەرە کە زرمەی هاوترە زین لە زرمەی بێ وەرە ماتۆڕە ئاوە بڕۆ ئاوە بڕۆ زین ئێدە تۆ ڕۆڵ آخر عینوانەکە و تۆزیە بەڕێک و پێشی وەرگرتیا کوڕی باوکەم عینوانم وەرگی تۆ ئەدی خاڵە بەکە بەخوا ئامێ تا ئیشیدم ئەو ئەتۆ بڕۆ بڕ لە پێشەوە بێ ئەوە زۆر چاکە کاکە ئەمێ دە تۆ بڕۆ ئەو لای بگرە تو ئەلو پێشەوە ڕابست سیاری بڕۆ ڕۆڵە پەلەم لێ مەکە پەلەم لێ مەکە با خۆم تووشی بەڵایە نەبم دە پەلەم لێ مەکە ئەگەری تو داخی یاسێش بێمارێ بکەم بەخوا یەک خاڵم هەیە بلا یاخوا کەسەوە خاڵی نەبێ ئەمەngە بیری ئاسیا ئەکەم
بڕ ئەو بەرەوە کەس نییە پاروێ نانم با بەخوازانم هەمووی بلێ بۆ بە زەهری مارخوا فرسەتی عوسمان با چەند ساڵە ژنینی بڕۆ پێشە بڕۆ پێشە زیاتر بڕۆ لای دەرگاکەوە ئەمە لای دەرگاکەوە بۆسە ئێستا بزانانی چی نێ ژوورەوانە من تاشوی دەبێرێت تەواو کاتەوە بۆ دارانەی ناسمەوە خۆشتێکی جوانیش دادا بەسە دابەسە ئێرێ تاشید واترسم هێرە نەبێ تۆزەکانی چاو لێ ئەها خاڵە بەکرد خاڵە جەمال هەست بەراز بەخێو ناکە سەگیش بەخێوگا ژوورێتی وەرە دەحەقی نەبی هەتی ئێمە بۆ چی ئەرە بۆ چیە خاڵە بەکرد ئەو بە هێواش وەڵای بێ بە تەقسەی من ناخەبەرم نابێتەوە ئاوە ڕۆڵە بێت تۆزی ئەتەکیەتی بێ لە دەرگای باڵان ئەوە فەرمون باشی باوکە میرۆ شکڵەوە چیم خەدە سوورە بە کڵاوەوە ماڵە بە شۆرتی مەلەیە کڵاو فەرمون چتانە کاک جەمالێ جەمالە بەراس تای خۆگرە جەمالە بەراز کیە کورە ڕۆڵ ئەوە ناڵە کاک جەمالی کاک بەراز لەوێ بە ساقە ئێرە ماڵی ئەوانە لێرەیە فەرمون چتانە وەڵامانەوەی بیبینی نەگەر عسێت با تەلەفۆنێکم زانێڵم جیازەکە بگینە باشە ئەلو هاوڕێ دوو پیاوەتونیانە کاک جەمال مەجالی هەیە باشە چاوەڕێکە ئێستا جۆرە باشە بە قوربان وەڵای نازەم بەرازم نبینێت جیاز و بەشتانی نەبێ هەتی دەتەوت باو پیاو ببینین بۆ مەقساکەی خاڵە بەکریانی ماقونێت قسە بۆ عوسمان ناکە هاوڕێ باش ئێستاەکەم بیکەرە باوکە بە تەفتیش کرد بۆ چییە هێرە بارودخانەیە چییە کاک جەمال پیاوێکی زەخمە ئێوە نییە ڕاوچی دەلای دوتە نییە بەڵێ بڕ مهم نیە مشکیلە نییە والله هەموو ژیانی بێڕی نیۆکەریشی بینیەوە هەرێ باش کاکە هەندێ شوێنێ تەفتیشی مەگە براوە بلە دەست خاڵە بەگەڵ 30 ساڵە حیاکەوە گەنە خەی نادەی کوڕم خەی فەرموو نازانێ ئەمە چییە بۆ خاتی خوا تۆ بەس پێم خاڵە بەگرم بەچی پێی بەچی ئەم بەرازە وەڵا هەڵدە بە بەرازێکی بەچی پێیاکرد تۆ سێری جاوەڕە باشە سەمە لەکوێ بیدۆزینەوە لە بشوێنەوە ئەی کەو بەرازمی لەوانە لە سوچێکی دارەکانە بۆ خۆی گیری وا خاڵە بەکرد بەبینەوە کێ بێبێسا ئەبێ لە زۆر چەند حیمان بە دوێک نییەوە هیبەتی شێ بێم وڵای تۆ خۆ با بیبینین دەرەکەی بەتاشید سلام علیکم مرحبا سەرچاو فەرمو خۆتان بناسیێنەوە بۆ چۆڕۆن واللهی ئەوەی ڕاستی بێ ئێمە هەوی لە دەرەوە جیازیان بۆ کردن من خاڵە بلا ئەمەش بەکر کوونە درۆ هیم بڵێ بەکرش تربیەتت یابێ لەگەر ڕێز و حرمەت بە ئەمەش بەکر شەکر يلا تفتيش كاكا ساردة تفتيش بهلا ندرم صنعتو كاكا يواش نا وين نا بوسطة كنا قدعين هي او شتانا ناخوا يلا فرمو اشتان سي بخالة جمال والله اوي الراسي بيتوزا اشي ضروري ما بيتي بجمال براس شكلي باحترام ناكي بو خاتي خوا كركا كوشي كاكا بس عاد برا دام بدا دور كاورا ولا عتو ام جارشتي وانا لي هاستا برو يلا كاك جمال كورا من جمالي بخالة بكرم رولا بوالي هاتوا خالة بكر بس كم شهريك كم ماولا جيانا دو سيتي زو قرنيه بوتكم هادي بزانم كم يعني ويزو غدرم كل عثمان تو اخو جني بو بين دويمن هربوا هنا منمرم هربوا هنا وسيتي دوام يا جنين انا قاع عثمان ممترا والله تو اخو واز دروغان بيني باشا كذا كاي وقت يا اتي وكاي وقت يا كاكا بساق مبابتي بولاي كاك جمال توزي إشمال هاستبرون نوستن هاتي وكو تاسانو تبرو دي يلا لبتشاما دي برو دي ناشريني كيسي ملاون يلا اشبانك اري برادر والله عم برس كاك جماله كورا برو تصليت خويتي برو أري خلص كلمتي ناقم يا من أنا باخشير روزية من شوية وحتدي قدهم للروزات عواخلتها خاله بكر أما براسك بمشي كاكم لك شخصيتي من أنا أقول ولا دبا برا حتى وقتي أولية دبرا دي ناس خاله بكر ناس جيش نادي برا دي دي أقول من بيت خو شونك مشكلة نيبة جاوم وش يواش أعمى شونا بني هنا خوابو بري بالله
عادي جمال بانلي جمال بانلي ده بانلي شيتا ده تو بانلي والله زو خوش خاله بكر ناي فريلي وش ده جمال بانلي وش مالابكم اورا دما خو تشيكي كله بو تشيكي ها کاک جەماجان چیەکەن بۆ چیاتون چیتان والله وين راسي بێ کاک جەماجان کچە بێ شوو بکە و کوڕە بێژن بێنێ بەس خاڵە بەگە لەگە ڕێز و حکومەتمان نابێ عوسمان بێنێ علاقەمان بە عوسمان ئەریوە باسی چیەکەن باسی چیەکەن کچی چی و ژنی چی و واللهی ئەوەی ڕاستی بێ کاکە جەمالجیان مەدحی جەنابیان بۆ کردین کە پیاوێکی پیاوانەی لە مەنتیقەیە و ئەوەی ڕاستی بێ ئێمەش بۆ دوو کەزە گەڕین پیاوێکە لێرە ئەوە عەرەب و تۆزێ کوردیش دەزانێ ناوی قەندەهارە و خوشکەکەشی ناوی حوڕیە ئەڵێن هاتوون لای جەنابتن زعما کەی پەیوەندی عیلاقە و ئیشەتان چییە و بۆچی هاتوون بێرە سەر بەخۆ چۆن عیلاقەمان چی ئەوە ماڵی وێران کردوین کاکە گیان ئەمانەوە بیان بینین کاکە زانیشی ئەوەی ڕاستی بێ بە کوتەکەی بڕیوێتی مەبەست قۆڵی باوکمی بڕیوە ئیتر ئەگە بۆ مام دۆزیتەوە مەمنونی تۆ جەنابێ شەحەمەد هەیبەت کاک جەمالجیان بەس هاخە بەڵۆمان بۆ بکەی تا مردن مەمنونی چێ ئەوەی کردە ژوورۆ لە کۆ هاتوون وڵی ئەوەی ڕاستی بە بە پەڕەشوو داوەزی بەچی ڕابێرن نەوەڵڵا حەدی نییە بە ساقی چاوم کاک جەمالجیان ئەوەی ڕاستی بێمە بۆ هاتوون کچە بێش و بکە کوڕژە بێژن بێن بەس خاڵە بەکە بیری چوو من ژن بۆ عوسمان نایێنی نایهێنین کەی وەختی عوسمانە کاشەمە باسی چیەکەن ێرێرت باەری محکەمەیە من قازیم ژنتان بۆ مارەکەم چین وڵڵا ئەوەی ڕاستی بێ ئێمە داوای لێبوردنەکەی نەزانین چۆنە بام بە کورتی بۆ باس بکەم کاک جەمالجیان ئەوەی ڕاستی بێ ئێمە لێرە بە دوای کەسێکە ئەگەڕنەوەی لەم مەنتیقەی لای جەنابتانە ناوی قەندەهارە و خوشکەکەشی ناوی حوڕیەیە جا حوڕیە شووی کردو بە عوسمانی ژمبرای من کۆڵی ئاڵتونمان بۆ کردو لەگەڵ سیارەمان بۆ کڕی و ئێستا نە سیارە دیارە نە ئاڵتون دیارە نە حوڕیە دیارە قەندەهاری لای هندستان نە بابە ئەو قەندەهارە نا کوڕێکە وەختی خۆی یعنی نیوە کوردە و نیوە عەرەبە ناوی قەندەهارە و تیان لەم مەنتیقەیە دا کەی پەیوەندی بێرەوەیە ئەزانی چیە خاڵە جەمالجیان ئەوەی ڕاستی بێتتر ڕاستەکە ئەم بەخوات باوکمان لێ مارەکرد لێم بڵێم کورە قسەم مەکە کاکە گیانی تر کە لە عوسمانمان مارە کرد ئێستا دیار نەماوت جا هاتوون تۆکو برایشی باش ناوبانگێکە هەیە و خەڵکیشی بە شخصیاتی بەشکم بۆمان بدۆزیتەوە ڕاستەکایتر وەکو بیستمانە جەنابێت تۆ تێکەڵی لەگەڵ ئەو زوو جەردانە و احترام ینی نەیزانی بۆ بانکەم هاوڕێ نەکەی بە قوربان بە قوربانم کاکە هاوڕێنەی بە قوربانی بە قوربانم خاڵە جەمالجیان هەزار شەقم تێڵە ئەوەی من و پێنجی بۆ تۆ عاقڵ بزانە لەکوێیت بە قوربانە بوو نەگەیشتی نەیزانی کاک جەمالجیان ناوەکە شەوت قەندەهار قەندار ئەی ئافرەتەکە ناوی چیە؟ ئافرەتەکە ناوی حوڕیە حوڕیە بە ساقە حوڕیە ئەدەب بردنەکەی کاک جەمالجیان جاوتم کاک جەمالجیان بیری لێ کردەوە ئەی ناسی لەکوێیە لەکوێ نییە جوان بۆسە نا هەوەستاوین وەستاین ئێمە ئەو کابرایی کە ئێوە باسیەکەن بەڵێ هەر جارێ لە شوێنێکە لە دەیەکە بەس ئێستا تایبەت لە خەڵوز بلورەیە چلورە ئەدەب کوڕم حەقە نەبێ پیاوەکە قساکە خەڵە بەک نازانم بلوورین بەس لەم ناو لە خەڵوز بلورەیەن بچن بۆ ئەوێ ئاخر باشەی بە غەریبێکی داماوی نەک بچین بۆ ئەوێ بۆ چۆ بگەڕێ بچن بە ناوی منەوە بە هەمزاغا بڵێن بڵێن جەمالە بەراز نردنی هاوڕێ نەکەی کاک جەمال کاک جەمال کاک جەمالجیان مناڵە لی مەگرە بە ساقە ئەمە بێ عەقڵیکەین قەی ناکە دەی چون بۆ لای هەمزاغا بە ناوی منەوە شوێنەکەتان پێڵێ و چیتانێ بۆتان حلکات وەڵڵا ئێمە زۆر زۆر مەمنونی توین و ماڵێ ئاوا بێ بڕۆین ئەرە وەڵا با بڕێ کاک جەمالجیان بە قوربان بە قوربان ئەڵێم کاک جەمال شتێ بڵێم تەمان لەگەڵ ڕێز و حورمەت باتخوا پێ ناخۆی وەڵی نازانم بۆنێکی زۆر ناخۆشی لێ ئەوە جگەرەوە حەدیە هاوڕێ کاکە جگەرەکەی تۆ عەسڵیە دەرەجە یەکە بە قوربانم باشە بە قوربان زۆر مەمنون و حەزێتمان زۆر پیاوی دیاری بەس ئەوە وەرە خاڵە بەکر وەرە پستاین کاک هاوڕێ حورمەت و ڕێز سەرچاو سەر فەرموو هەیبەت یاڵڵا ئەڵێم کاکە هاوڕێ وەڵی خاڵە جەمال ئەنوانی شوێنیشی بیاین لا دێ خۆ دەزانین ئەوە تێمەکەەوە هەیکەلمانێ وەڵی کەسمانێتمانی جاوتم شتێ پارەتین بوو نایی لەگەڵمانە بڕۆ حیوان گدیش بڕۆ من هیەوەم بێم لەگەڵێەوەە بڕۆ 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 کاک هاوڕێ 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 جەمالە بەراز جەمالە بەراز
خاڵە بەخیژە من عزیزی تۆمە دەستەکانە خۆش بێ تاوەی تکاکە منە نەگەان تیارە فەرمو جەنابە خۆ بڕۆ ڕۆ منجە سوەژورۆ بۆ ئەی وعدەکەی خۆ پەشیمان بوویتەوە هەتی من 1 سەعاتە تۆ خوێن موبای 20,000 بە تەکسی بۆە بڕۆشتە خاڵە بەخیژە وەڵای و تەکلیفی تۆ بە قورعان بە کەڵشیەوە نام لێ چۆ تۆ بەرمەژورۆ کاکە وەڵا بێ هەچۆرێ بم بە تەژورۆ کاکە جە وەڵا ناڕۆم من بەخەوە خاڵە بەکرێ ئەو باوکم خۆت زانیتە بەعچۆخا خۆت پڕە لە من جاوە 2000 شقیشم تێڵێ ناگەت بزانێ ئێستا ئێمە چوین ئەو کینەمان دۆزیەوە تۆ جەمالە بەرازمان دۆزیەوە تۆ معلوماتمانە هەیە لە سەرقەن نەهات بەخوا باوەشیشم پیاکە خاڵە بەکە وڵای هەچەند سێرەکەم بە قاچاقچێ بانکەم تۆ بەرمەژورەوە دەتویتە محاولێ بکە گەر مەشغوڵ بێ عوسمان ئاو بە زیش بێ خۆمەکەم بەژوورە ورە بلیجیان خۆ تۆ پیایی بەخوا لەو ماڵا بەس تۆزێت تۆ عەقڵی تۆ ئیژەکە دەوانین آخر مویمێ لە دوای شارا وەسفم کەی خەمە نەبێ ئافرم بلە هەستی جان چۆنی دەتوو هەز لەوە بێنە بە قوربانی چاوم گوێ لە من بگرە نایاڵی باوکم بزانێت لەگەڵ پەیامە ئیشێکم هەیە بۆ بکەن ئێستا پێدەڵێ نایاڵی باوکم بە هیچ شێوێ هەست بکات بەتانێکم بۆ بێنە دەرەوانێ لەگەڵ خاڵە بەکرا لە دەرەوە ئەتە تۆ بۆم بێنە بەتانێکی پێیان یەکەم بەژوورە بەس نێڵی باوکم بزانێ ئەسما پێ بکە دە باشە بە قوربان دێڵا دێ خێرا بۆم بێنە چاوەڕاند ئەڵە چی بلێ وتی ئێستا بەتانەکە خۆم هێنە دەرەوە بەخوا پیاوی بەخوا پیاوی زین چی یەک شتی بێ مەگەر ڕێز و حرمەت بەیان پێم ناخۆشە هەندێک جا باوکم پێتەڵێ کونە درۆ تۆزەکە باش نییە کورە ئەوە باوک ئێمە ڕەفیقی کۆنین بەخوا عوسمان لە من درۆزنترە بەڵام ئایبە من احترامی کرد وڵی باوکم بۆ مەسەری درۆگە نازانم بەڵام بۆ مەسەری سوتا و بۆژنەکە ئەوە ئەی ناسم بەش مێسا بێنێ ئەوە هێنێ ئەوە هێنێ هەتی چۆن خاڵە بەکە چۆنی قوربانت چۆنی بڵێ هاتی کەی وەختیەوەیە هەڵی دەمێک یەکتان لە دیوێ باوکم هەستی پێ نەکردی ئەمەی نەبینی دەنیای سەرمایەتی نان با بە سەرمایکی وا هەستی جۆم کە هاتی چوونە ژوورە تۆ پێشم کەڵ بام ئەم بێنە ژوورە ئەی بۆنێ کەمە کۆڵم کوری چیەکەی تۆ کۆڵەتی خۆت بەگیرفانێ جێ بێتەوە ئاخر نەخەو چاوم لێ ناکەی لەی تاوانبارمان گوتو ماشەڵڵا ماشەڵڵا ڕۆژێکی خۆشە هەر بەهارە بەهار ئەوە هات لە باڵ بۆ ڕاکەن دەوەر ئەوە چێ پێتانە وەڵی باوکە ژێنەوە ئاردە ئافەرمێ بۆ ڕویستان شپرسە بۆ ڕاکەنە دەرەوە وڵی لە بەرەوەی سەیفلاس ماگروتمانەک پێ بشکەیتەوە باوە ڕۆڵە من ئەو دەقەیەم پێخۆشە ئێوە هەز بە مەسئولیت بکەن ئەزانن باوکەکە تا خەریکە ئیفلاس دەکات ئافرم لەکوێ وەرتانگرت وەڵی باوکە ژیان لەو خێرخوازە بۆ وەرماگرت ئافرم پاقلەشیان تەوزیع کردانە وەریەگری ئێستا دڵم خۆشە کوڕم عزیزی سەر چاو دەبڕم ژر وا بدەیت باشە من هات نەبینی تەوقە بکە باوکم ئەوش بە بلە گوا فەردە ئاردەکەت وەڵا باوکشم بتمە سەرڕا آخر ئەوە گومانم هەیە ئەوە فەردە ئارد نەبوو بانانە باوکە فەردەهار بوو آخر فەردە ئارد تەوقاکە ئەزانین چی باوکە خۆی هەندێک جار ئەیکات باشە گریمان فەردە ئارد تەوقی کرد فەردە ئارد بە پێی خۆی ڕوا ئەرە باوکە تۆ بەناڕ ئەوەی تۆ ڕێ بە پێ شێتم مەکەن کوا لەکوێیە ئەوە فەردە ئارد نەبووە اعتراف بکە تێتی چی فالودە فارودە بۆکەم کەوتە اعتراف کە دەدەی لەسەر دەستی و پیاوە بۆ دەکەم قسە بکە باوکەوە ڕاستی بێ پیاومان کرد بەژوور پیاو بێتە ژوورە من لە ماڵەیە بووم پیاو بێتە ژوورەوە پیاو بێتە ژوورەوە بۆ هار مەکەی بۆ شێت مەکەی باش باوکە کاکە باوکە ئەو بۆ گریمان بەکەی بوو بلە ناشێ ئەوە بەکەی تیابووێ بەخوا باوکە ڕاستەوێ قەدرۆ لەم بینیوە نەوەڵا وەڵا باوکە بکرد دەبۆم بێنن جارێ باەکەم شت قەپێ بکەم بەلووتیان لە بنابی قرتێنم ئەخر باوکە ژیان بۆ لوتی بۆی دوو ڕۆژگە کە بەهارە گوڵ هەسا بۆنی نەکرد بۆم بدۆزنەوە کوانێ ئەو بکرم بۆ بێنن بابی کۆپێنم کونە درۆ تۆ عیب ناکەی لە ڕوێ بیتە ماڵی من بلە هادەی باوکم سوێی بۆ تۆ ئەوە مەبینەکە حاشا درۆکە ڕۆدەرە باوە پاڵ ناوکەمەتەرەوە تۆ جارە باوکە پرسیارێک ئەو بەیانی کە ڕۆشتم ئەم پێم نوتی ئەسمە لە ئەو کابرا تا قەندارمان بۆ بدۆزێتەوە ئەی چوون ئەی باوکە ژیان دەتۆژە
قصتها نكردوها باوكا سيدي مكا لقى الرئيس وحرمة من راسه خاله بكيد الوزنة كنا دوري طبعا داوي لابو نكا شاس الاسكان خلطي يقولوا زرير يا ولده ايه طبعا والله باوكا او جنبوا يا اخوي تر يا المتي زوريان بو بينيني وكابريا كان جمال براس جمال براس اروح باوكا لان شو ملاي جمال براس اذا قد قصتها كذا كل مواش من شوينيكي يلا شوينيكي سقط والله اول جمال جو قصه قد والله يقول يا نبي جا جوم قال باوكا شو ملاي كان جمالش ايه خاله بك اما قصيده دي ايه اي باوكا جا شو مال مال يا ابي خاله بك يا المتي ما اقول لك انا ابغى شو هناك اذا كل قصه كذا وام فلا مار ما بقول عم شقه شيء والله باوكا جا شو ملاي كان جمال براس او راسي بلا خاله بك قسم لا قال كردوتي كاك جا ان كابرا بوزور شويه شيء بلا ما تايبتي وروك هذا وقمدا ناويين بو ناوي تشبو خلص بلود اي باش هو ام شوينا اوي كز هي يا متي ما باب عثمان هي كاكا حمزه غالبي وتي لخدمتنا تشي بيوم مانك بس قصتها بكرتها والله خبري كيف جا بس يكشي تريش وتي شينا سبينا خوت على كوكون وحرك مدور اشين بو خلص مشي عموي دز قود لاخواتي بو غندي تشيبو خلص بلو ازاين شي باوك هل بقولي من انا بيري كتو عيبيني بهل بلو شابي رحمتي يلا بياني خود حاضر بلي يا قربان خوام خوشي ميتيني يا خو بخير به الحقيقة ما بو هاتين اغا جان موضوعك زوزو قرن هي حزم كرتي وقيني تو كلام مكا با ليكتري تيبقيني ويكتري بناسي اسماعيل بلا قربان اسماعيل مدير نفوسه بلا قربان لا والله بردسي خومه فالمو قربان جان علي باوكا ناس من عشان سيرة كم امبي هم زور بينيوا كل من حلقة كيف يشوف يمنو انت مكابتن نامي اسماعيل بلا قربان زانت شي اخون شي اخون بخير انا خواسه تشاوكان هاتم تشاوكمي بخير مالي بس ميل هنا والله منك عزيز نبي تشاق اخو تشاق اخو والله من كان اخو ما قرب قابي فالوده ممنون ابو كوري من فاتولت هي اما دومانه دوي اصلي خومان برو دويان بو بينا بلا بس تشاو بلا اري باوكا بسيارة بكم اري توستاري رفيقي هم تعديل شيبو ايه هو ارماوا ما هو والله يوتم امام كابرينا زعما سيرة كم تايمي تاوني كنت تايمي شيبا بس كر اما ام كرم توزق عقل وشتي تاوني لا جاقساك باللي نقريب جميري قربان ابن فرمو الحقيقة من عثمان مناوا اما كرمه او دوانش كتو كوري من اما بكري الزعوام اوش كرشي منه بخير الحقيقة ما ويقلم وبير من خزانم امري خوايك خو عفويك لقم بدوي حازبيه جاب حق الخوت زاني بيايج نبداني شباب يجن من منالم هي تالسد ماليه نأمجني انا ونأمشني شوي كردوه وبيجني كبير خزمت مانكا ام بكر الزعوام بخير نيتو داوي لي بودني شكم داني شي بودو زي مواني وتي لبغا داني شو كرديشا يوتم خيتك هنا كاكا دير ريكوتين لسر بايدو دفتر دولار بس من التون بو كردوه والله كاكا لبريكا التوني دزي روي كاز ني زي برو شو روي باوكا هاو باوكا بقول كي خدمه بس بورا لكن بقول ازاينشي لي وجه بيما من توبرو كاكا توبرو نيرش تكوش مو كاكا ازاينشي اغا جنيش طالما غير رزق حمد ما قلنا ناخذ نبي اعمل شيء ما دقاق لي شقشقيه يا اخو كتني بنات انا كيف رياتك ورو براستا والله كاتم بوراو لباتي تانجي امابم يك تيجروات امان كرشي بوجيده جاء الحقيقة يعني اغا جان من بو موضوع هاتم ولاتو براستي لا بس بابا لا قاضيتم لا والله لا زرغرتم لا بوليزتم ايتو بوتياتي بولايمن والله يخوش الناس اوي راسي باغا جان اما هي ناديني او كراهي جمال برازي بيالن وانيا عثمان وانيا بلا جمال برازي بيالن جمال براز جمال براز رحمة الله بآفر بالله ودي بشن بولاي جنابي كاغا اللي لواني لو دفر او بياو اتشت او ناوانا اقري دياتا كان باش ما شاء الله لا يوبت وتوبو ما دزير كيتو ازانيشي ازانيشي تو باوكا تيجي انت تو جون تيجي انا ما لا ابو تا جاء اغا جنب قربان يما همو املك ما ممنون دبن بو ما بدوز ازانيشي خالص يعني بيان وتن لم دفر يمه بالي
ئەوە حتا ئەوە بەکرد وانەوت بارەوەڵاوتی بچن بۆی ئیشەڵڵا ئاغا خوا هەڵ ناگرێ لەوێتی هاوکاری خەڵکی فەقیر و هەژارە ترێ مەژاتوین لە خزمەت جەنابتەوین بەشکم ئیشەڵڵا بۆمان بگریت و نەجاتمان بەخوا ڕاخوا هەمویان شایەتن خوا ئەگەی لێ زانیتی هەرمیان شایەتن ئاغا جوان ئەم مۆزوعە تووڵە گەشە کاکە وەصفی تویان زۆر کرد وتی ئاغا نەیدۆزێتەوە مستەحیلە بۆتان نادۆزێتەوە ئەمجا زانیتی ئاڵێ باوکە ئەو بلێم خۆم ناشت بێتم بەدەستی خۆم بەقەدەر هەموو دنیا سیقەم پێێتە ئەزانم ئەو قەنەهارم بۆ دۆزیتەوە شیت ئەڵم باوکە شتێوەم تووڕە نابی نەخەمە چەسی یەکەم ئاغام بینیوە شانوەی بەت و شخصێتی بەزەوە جامانەکەڵی بۆ ڕووی دێ خەجاوەتم ئەو کوڕم لە پڕێکا جملەیەک فڕەیە تەبیعی بێلات گوێی مێری چاوەکەمی ئارەوەڵا ئەڵێم من ئەو پیاوە باشە ناسم بەڵێ لەم مەنتیقەی خۆمان ڕێگر بووە دڵنیا بن بۆتان نەگرم گۆشتانە دۆزمەوە ئەیەنمە ئێرە ئەمە قسەیە ئەو قەنەهارە ئەمانە پیاوێکی ئاوا دەستبڕ بوو بەڵێ دەستبڕ و ساختەچی وەکو خۆی نییە ئەوم پێخۆشە خواعفمکە ئاغاجیان قسەکەتان پێبڕم گیان باوکە مۆزم زۆر خراپە یە کوڕم ئاخ وەز جاچی خراپ ئەمە کوڕیان مەسەخێمی قورعان وەزم زۆر خراپە باوکە شتێکم لێ بکە وڵایی ئەوی ڕاستی بێ ئاغا ژوێریەتی لەگە ڕێز و حرمەت وڵی تەنگاوم وەڵا قەی ناکەت خوا قەینا اسماعیل تەنگاوە ئاخر اسماعیل کاکە ئۆسماعیل نامگۆڕێ برا اسماعیل ئەو شارەزایە کوڕم شارەزای اسماعیل بیبە زانە ئیشی هەیە ئەوانە ناڵێ ئەماڵێ ئەم بەرە بەسا چی لە بکەم ئەمە بەرە بۆ وڵایی ئەچم بۆیە دەستۆرەکە هەستە باوکە بە قورعان ناوێرەمە دەبڕەوە هەموو دوێ خواردەوە ئەو قەنەهارە پیاوێکی غەدار و پیاوکوژ و زۆر جەلادە خەمتان نەبێ من بۆتان هێنمە ئائێرە کورە من زۆر مەمنونی تۆم ئاغا گیان خۆ من ئەم کوڕی عوسمان نەیهێژەگینەوە پیاوێکی بوو دەڵە دیم خۆم بەناوبانگم خاڵە بکرد هەرچی ئەم مەڵتیقانەیە شارەزان من ئەوە ساڵێکیانەوە ساڵی هەشتا بوو هەفتاکان بوو ئالەم چەبەیە خۆمەشت تێگەیشی وەڵا خەڵکی دیەکە هات بۆم عوسمان بەسەری تۆ وتی کاکە فریامان کەوە کوڕێ پیا بۆ لەم ناوە ناوی قالە ڕێگرە باشە هەرچیە گەڕوا سەرانەی لێسەنگە عزیێتیە وتم کاکەوە داینێن بۆ خۆم بەسەری ئەو عوسمانە بەسەری ئاغا ئاوا گوێچکەیم کرد خستمە ژێر پێم ئاوا ئەو قاچانم قستە سەرمری تا ڕاحی دەچوو باشە السلام عليكم باشي شكور نا طبيعية احتمالي وشر مشركي بويا جواب نهاية تواني أو هنا لو أنا نشم ناسي من باخون بيم ناسي أنا من بلم كوريكا عثمانهم ولا داروا لقلب وقتها دانش نباخها يترى ما باوك ما خالة بكريا أما بور ما خشكورة على كل بتاعي فليري أجا خالة بكريك ما نيم يردي بور ما شدروي لا بخوا دروي واو بوكا رقنا عتبي يعني تيجي له من موكروك زواني شباب كروني بمحورية شيبو لا أخوة مستحيل ما قد إنجاتي يني أغاني أغابو صاروا شكله بس براستي أغاد سخوت الجوانا بس والله من اللي يكسر تينا قيشن باش أمك شبو خصينا كن نبا خيراتني كردم نجوابي خساقاني يا مواني تينا قيشن باو كروني بنودهم خواردو أخوة ناسكي خم دانا أو قاريك توباسيكي ڕەشتاڵەیەکی کورتە باڵانە بوو وەڵڵا ئافرم ئاغا ڕسمەکەی ڕاست بوو ئەمە نەبوو بارە وەڵڵا ئاغا بۆ ئەوەنی ڕێگەوەیە وەڵڵا ئافرم ئاغا چاچیە ناسیە کەواتە تۆ پیاوکوژی چی؟ پیاوکوژ بە پێی خۆی هاتۆتە ماڵەکەم چ علاقی بە تۆ ئاغا ئەوە چیە ئەو قارە ئامۆزای منە والله صاحي حفتاكان قري كل بسرته ورا من دروك ورا اخا والله دروك اما ناوي بكر كنا دروي والله دروك اما هاتي بكر كنا دروك دروي شيك او قاتلك وببي خوي هاتوت انا ومالك مواني واني والله ام زور فقيره بركاك تاولي عمر النميني او دروك انت باوكم بالشرف مدروك ايه ما كان صاله بدواي اما قري
محکەمە و پۆلیسمان لێ ئاگادار کردوێتەوە ئەو خۆی ئێستا هاتوۆتە بەردەمم من چۆن لێی خۆشە بم وەرە ئاغا مە هەر ئینتاجی درۆکە وەڵڵاهی هاواتۆ اسماعیل اسماعیل بەڵێنەکەیت وەرە بەڵە قوربان وەرە ئاگا لەمانە بێ ئاغا ڕوخسەت هەیە بە تەنیا دوو قسە لەگەڵ ڕوخسەتی چی لەوە زیاتر دوو قسە لەگەڵەکە هیچ مەجالێکی تیان نییە با پێ دوای ئەوە یا ئەڵڵا کرد ئەیدام دەکرد بەس با دوو قسە بکەین سی چیەکە لە تۆ وەرە لە تۆ وەرە دەربارەی چی قسەم لەگەڵ ئەم مەوزوع ئەمەوەی لە ئەسڵ و ئەساسا هیچی بەکر خۆی درۆزنە یعنی درۆی چیەکە؟ هەی ساختە چیانە هەرە بێ بتانگرم اسماعیل ئەرە ئاغا پرسیارە وڵا گڵۆبی تاوەردەکەشتان سوتاوە نازانم ئەمە چییە؟ ئەمە نێرێ؟ ئەرە ئاغا بەڕاستەوە باوکمان کۆن باوکتی چی؟ اسماعیل وەرە اسماعیل لەکوێیت؟ اسماعیل ماڵمەکەت خوا ئاغا جان من دەرەکەت اسماعیل نایە بەخوا بۆ اسماعیل چی لێکە؟ ئەخ دەزانم بەخوا اسماعیل تۆزە خەتەرە بە قورعان توغوا جێشی کردم ئەوە کەلە بوویان پێی بوو ئەوە چی بوو؟ ئەوە یەک کەلی لامەوە تیوە خەلی بوو ببکوژێ برە ماڵە ئاوا بێ ئەڵەی تاپریان پێوە ناوی وەرە مەبەرە بیبە بیبە ژوورۆ ساختە چی؟ کاکە دەم بۆ ژوورێ بە قوربانی چاو بەخە لەسەر من چیم کردووە بە ساڵ چی نەکردووە؟ نازانم تۆ بۆ منێنە وێرە تۆ خۆش تۆ باوکیشە هەر پیا کوشن ئەخێ قەی ناکە ئەڵێم دەتواز لەوە بێرە هۆ سەری چێکی؟ ئەڵێم کاک اسماعیل لەگەن ڕێز و حرمەت ماوە قسەیشەکەم بێئەدەبی نەبێ حۆری لێ دانیشتە بوو زۆر جوان بوو بێئەدەب احترامی خۆت بگرە وەک چی ئاغایە نازانی قەینا قچی ئاغای سەسەر چاوە مەڵام من لە شتێ تێناکەم لەو کاتوو داینشم قسەی لەگەڵاکەم هیچ جوابێکم نایەت و قسەش ناکات نەخۆشە نەخۆش نەخۆشە تو زۆر ئەجاوی دۆشاقی چێ بەسە بۆ پرسیاراکە قەیناکە یەک پرسیاریکە و لێکم نادی بزانم های لێبوردنەکەم نازەمە چەند سەری سمێڵ دەکەم هەڵ لێکتر عاجزبوونیکە بۆ لا ڕۆژێکە بۆ لا ڕۆژتووە جا نۆرێوە جا مشلی تو ئێستمەر من هەچۆ لێ بێت قەیناکە خدا اسماعیل ئەوە نێو بردووەتە ژوورەکە هێشتا وەسە بەتەواو جا قساکە ئەمێ بزانم بۆچی پیاوی کوشتووە ئەمە خۆینا مێردی پورەکەی پیاوکوژە بکوژی ئامۆزاکەی منە ئەمە بەڵێ لەو ساشۆ پاکانە یەک دەقەبات تێم گێنە مێردی پورەکەی من خاڵە بەکرد پیاوکوژە بەڵێ خاڵە بەکرد پیاوکوژە و چەند وەختە ئێمە بە دوایە گەڕین دەتۆ ئاخاوا بڵێ ماڵا بێ لا تو دوای شتێ تێگەنم چیم تێگەین خاڵە بەکرد لەبەردەما پیاوکوژە باوەڕی پێناکەمەوە درۆزنە درۆکە بۆکم ناو کوونە درۆ ئەی ئەگەر درۆ ئەکا چۆن هەموو ناونیشانەکانی بە ڕاست و دروستی پێوتی ئەزانی چیە ئاغاجیان خۆی ئینسانی درۆزن جا خەڵەبەکە درۆزن نییە ئەمە پێڵەن درۆزان ئینسانی درۆزن هەموو شتێ دروستەکە تێگەی بە قوربانمەتر تۆ لەو درۆزنتر و ساختە چیت ئەمە دیفاعی دەکات درۆکات اسماعیل بیبە اسماعیل بیبە هەی ناڕەسەن پیاو کوژینە دەتۆ عەزێتم ێ بە قوربانی چۆن دەستم بۆ منێنە کاکە جان زانین چیە خواگەری زانین چی پاراڵێکی پارەی هەموو دنیا و ئێمە وعدی شەرە بێ بەس بە قورعانێک نارم پێ نییە هەچی مڵک و عەرزە و سامانە ئەڵێ دەمێ بەس بەخوا خواگەلێ مەتری عەرزەمان نییە چی ئەڵێ ئەدەمێ خواگەلێ بەس ڕزگارم گوتووە خوا هەرا بە ئاسانیەتی ڕزگاری ئەخ دەسەمە چیمان کردووە کاکە خۆ بە تۆ وست تۆ مردی پولەکە پیاوێکی کوشتووە جەنابیشتی دەتێ بە ئاسانی لێرەنجات ئەخی کاک ئیسماعیل جا خۆم پێم وت لە دەرەوە ئاغاشم وت کاکە بەکرد درۆزنە بەکرد چەزاب باشە هەتا ئەو نەجیە تۆ لە نەجاتێ نابێت دەخیناکە وڵای من حەزەکەم زوو بڕۆم کاکە بە حەزی تۆ نابێت لێرا داڵێ داڕسیت باشە ئاغا نەبێ وز بەجارێ نابێ من ئەمە ئازادکەم خۆ ئاغا منە کوژێت نابێت تۆ نازانی نابێت ئەزانیش خاڵی ئیسماعیل وڵایەوە تاوە لەو ماڵا بێ خۆ ئەگەلم لە ماڵ ناچمە دەرەوە یاڵاکە 20 دانە ساڵیکە سرجتانە کردم دەباشەیە پێم بڵم هەتا ئەو مێردە پورە پیاوکوژە و سەری منکە هەتا ئەو مێردی پورە پیاوکوژە و نەرجی لە نێتە بە دەستمان دنیا هەسی ئازادە نابێت شاکیش بەری باشە ئەزانی چی خاڵە ئیسماعیل یەک پرسیار بکەم بێئەدەبیش نەبێت ئەرە بەڕاست خاڵە ئیسماعیل جان یەک پرسیار بۆ هەر پرسیاریش نەکردی لە دەرەوە ئەرە بەڕاست ئەو کچ بۆ قسە ناکە کیشی چییە کاکە سێمان لەمەوە پێش خوشەکان بە زۆر دابەشوو ئەمیش لە خەفەتی ئەو خوشکەیە بۆخی ئاوە تووشی ئەم نەخۆشیە بۆ برمان بۆ ئێران بۆ وێنان بۆ ئیتالیا چارەسەری نییە ئەو بۆخی ئاوا ماوە تۆ یامان دەستخوا
ئەمە دیارە لەوانەیە احتیمالە بە زۆر درابم بەشووەم بەڵێ ڕاستەک اینجا یەک دقە زۆر عیلاجەکەی لای منە کاکە ئیسماعیل چۆنە تو بۆ تۆ دکتۆری نه مەسەلە دکتۆر نییە ئەوە عیلاجەکەی لای منە کۆلە دابڕۆت هەر عیلاجی کە بزانم چۆن یەکیت بۆ قورآن چی ئاغا زۆر جوان ئۆی خۆزگە بوو بە نسیبم کورە وەڵای عیلاجەکەم